خۆزگە من زمانی جستەم بزانایە لەو گەنجەم بگەیاندایە کە دەستی ماندوو بوونیە گوشم و جێگەی شانازیە بۆ مرۆڤایەتی و جێگەیەوەیە کە هەمومان وزەی لێ وەربگرین. بەداخەوە ناتوانم چۆن تی بگەێنم، بەڵام بە هیوام کە کەسانێک پێی بڵێن کە ئەمڕۆ نمونەیەک بوویت لە کەسانی بەتوانە بەورە لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە. ئەمڕۆ ڕۆژی گیانی دەرونیە لە سەرەتای پرۆگرام و ئاماژەم پێکرد. ئەم ڕۆژە گیانیە لە ساڵی 1992 لە زیاتر لە 150 وڵات دەنگیان لەسەرەوەدا کە ڕۆژێکی تایبەت دانێن کە دەی هەموو ساڵێک بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژەیە. زیاتر وڵاتانەی کە گرنگی بە بواری دەرونی هەموو تاکەکان و کۆمەڵگە کەش دەدەن. ئێمە ئەمڕۆ گرنگی بەم بابەتە ئایدەی بزانین ئایا لای تاک بە تاک لای خێزانەکان لای کۆمەلگا بە گشتی چارەسەری دەرونی چۆنە، کێنەوانەی پێویستیان بێتی، ئایا هەر یەک لە ئێمە جۆرێک لە جۆرەکان حاڵەتێکی دەرونی ناجێگیرمان تووشە بێت ئەگەر بەردەوامیش نەبێت، ئایا ناجێگیریە تا چەند کاریگەریە بێت لەسەر داهاتوومان ئەگەر گرنگی پێنەین. بۆیە میوانداری بەڕێز ئەمیر عەبدوڵڵامان کردووە کە بەڕێزیان چارەسەرکاری دەرونین و ئەم پرسیارانە ڕوبەڕووی ئەو دەکەمەوە. بەڕێز ئەمیر بەخێر هاتی. زۆر سپاس. ڕۆژێکی باش بۆ تۆ. بۆ ئێوە بۆ سازەمینەرانی. زۆر سپاس. چارەسەری دەرونی ئەتوانێت جێگی چارەسەری جەستەیی بگرێتەوە؟ بەڵێ هەڵبەتە بۆ وەڵامی ئەو پرسیارە جێگرتنەوەی چارەسەری دەرونی بۆ چارەسەری جەستەیی هەردووشی دوو بابەتی جیاوازە، هەردووکیشی هەر یەکە و بەڵێ گرنگی خۆی هەیە و گرفتی دەرونی پێویستی بە چارەسەری دەرونی، گرفتی جەستەی پێویستی بە چارەسەری جەستەییە. ڕاستە زۆر جار کەسانێکن ئەوەندە حاڵەتی سترێسیان دەرونیان خراپە کە کارەکات سەر جەستیان. من کەس هەبووە وتوێتی ئەوەندە بێت تااقەتم ینی شان و قۆڵم ئێشێت، ئەمە کاریگەری هەبووە لەسەرەوە کەواتە و کات پێویستەکە لە ڕووی دەرونیەوە چارەسەری بۆ بکرێت. سەبارەت بۆی باستان کرد، بەڵێ 100% دروستە. ئێمە کۆمەڵە گرفتمانەیە پێگوترە سایکۆسۆماتیک دیزۆردەر، واتە ئەو گرفتانەی کە خۆی لە بنەڕەدا گرفتی دەرونین بەڵام بە نیشانەی جەستەیی تیا بە دەرەکەوێ، یاخود وەگەوەی کە باستان کرد هەندێک کەس کە ڕوبەڕووی سترێسە بنەوە بۆی تێکچوونی هۆرمۆنەکانیەوە چەند نیشانش لێ بە دەرەکۆک و گرژبوونی ماسوولکەکانی یاخود خێرا لێدانی دڵی. بۆیە بەڵێ ئەگەر بتەوێت کە دەستنیشانی گرفتە سەرەکیەکەی بۆی بمبڕێکی دەبێت بە دوای هۆکارە سەرەکیەکە بگەڕێی کە کاریگەری لایەنە دەرونیەکە. باشە کاگەمیر، کە من لە سەرەتای پرۆگرام باسیەوەم کرد ڕۆژی گیانی دەرونیە. ئەبێ ئەم ڕۆژە بەیکێ بزانین، هەر یەک لە ئێمە توانین بڵێن ڕۆژی ئێمەشە؟ بێگومان وەک لە سەرەتا ئاماژەتان پێکرد، ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیاری تەندروستی دەرونیە کە لەلایەن فیدراسیۆنی دەروون دروستی جیهانیەوە و لە ساڵی 1992 ئەم ڕۆژەی ئەم مانگی ئۆکتۆبەر بەگشتی و ئەم ڕۆژەی بە تایبەتی دیاری کردووە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی و کۆمەلگا سەبارەت بە تەندروستی دەرونی. بەڵێ ئەم ڕۆژە تایبەت نییە بە چینێکی دیاریکرا بۆ نمونە تەنها ئەوانەی کە گرفتی دەرونیان هەیە یاخود تەنها ئەوانەی کە لە بواری چارەسەروی دەرونیە کارەکەن، بەڵکو پەیوەندی بە هەموو تاکێکی کۆمەلگا و هەموو کەسێکەوە هەیە، چونکە سەرنجام کاتێکە کەسێک ڕوبەڕووی گرفتی دووچاری گرفتێکی دەرونی ئەبێتەوە، زۆر جار تێڕوانینی کەسەکانی تری کۆمەلگایە وای لێەکە کە سڵ بکاتەوە لەوەی کە وەکو پێویست ئەو گرفتە دەرببڕێ یاخود بە دوای چارەسەری گونجاو بکەڕێ. باشە جا ئەو کاتە گرفتە دەرونیەکەی چی بەسەریەت ئەگەر بەو جۆرە کپی بکات، ئەگەر بەو جۆرە شەرم لە دەربڕینی بکات؟ بەڵێ ئەگەر زیاتر بچینە ناو بابەتەکە ورتر باسیکەین، ئەو هۆکاری کە ڕێگری لە کەسێکە کە لەوەی کە گرفتێکی دەرونی هەیە بچێ بە دوای چارەسەرا بگونجێ، گرفتی پەڵەیە یاخود نەنجیە کە پێگوترێ ستیگما، ئەوەش ترسە لە تێڕوانینی کەسانی دەوروبەر یاخود با بڵین کۆمەلگا لەسەر ئەو کەسەی کە گرفتێکی دەرونی هەیە، ترس لەوەی کە ئەو کەسە ناوێکی دیاریکراوی لێ بنرێ یاخود لە قاڵە بدرێ یاخود تووشی جیاکاری بێ لەگەڵ کەسانی دەوروبەری و کۆمەلگاکە. باشە ترس لە کۆمەلگاوی باست کرد، ئەوش بۆ خۆی ناچێتە ناو چوارچێوەی نەخۆشیە دەرونیەکانەوە؟ خۆی حاڵەتێکمانەیە بەڵێ ترس لە تێکەڵاوبوون و بچوونە شوێنی گشتی سۆشیال فۆبیای پێڵێن، بەڵام ئەمایان ستیگما ئەوەیە کە کەسەکە خۆی ئەزانە گرفتی هەیە بەڵام لە ترسی تێڕوانینی کۆمەلگاکە و کەسانی دەوروبەری ناچێت بە دوای
چارەسەرەکە بگەڕێت کە ئەمەش بەشێکی زۆری بۆ ئەتوانم بڵێم بۆ کەمی ئاستی هۆشیاری کەسانی خەڵکی کۆمەلگا گەڕێتەوە سەبارەت بە گرفتە دەرونیەکە. باشە، گرفتە دەرونیەکان جۆریان زۆرە، ئەتوانین بڵین ئەم جۆرانی هەیە یاخود بە بەردەوامی لە کەسێکەوە بۆ کەسێکتر جیاوازە و چەندین جۆری هەیە. گرفتە دەرونیەکان هەتا ئێستا کۆمەڵک نەخۆشی دەرونیان کە بە ڕسمی ناسێنراون و لە DSM-5 با بڵێن کە ڕێبەری دەستنیشانکردنی گرفتە دەرونیەکان چەسپاون و ئاماژەیان پێکراوە، بەڵام هەڵبەتە بێگومان ئەو گرفتانش لە کەسێکەوە بۆ کەسێکیکە کەم و زۆریەکەی ڕێژەکەیە گۆڕە. ئەو گرفتانی کە زۆر باون ئێستا لەناو کۆمەگەڵ گیانیەکاندا لەم سەردەمایە لەناو ئەم جیلەیە کامانن زیاتر، کام نەخۆشیە دەرونیانن؟ بەڵێ، هەڵبەتە سروشتی نەخۆشیە دەرونیەکانیش بە تێپەڕبوونی کات و بە تێپەڕبوونی سەردەمەکان ئەویش گۆڕانکاریان بەسەرادێ. بۆ نمونە لە سەردەمی ئێستاە بەهۆی هەیمەنەیەکی زۆری تەکنۆلۆژیاوە بەسەر ژیانی هەمووانەوە کۆمەڵێک گرفت پیا بووە کە پەیوەندی ڕاستەخۆی بە تەکنۆلۆژیاوەیە. بۆ نمونە وەکو خوگرتن ئەدیکشن بە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکانەوە یاخود سۆشیال میدیاوە کۆمەڵە گرفتی باوی تریشن کە پێم وایە هەموو کەسێک لە ژیانی ڕۆژانە کەم تا زۆر دووچارێ بێت و یاخود تەجروبەیەکە وەکو سترێس با بڵین یاخود ئەنزایەتی هەست. ئەمانە کاتین ئەتوانرێت چۆن چارەسەر بکرێت؟ خۆی کاتی و تێپەڕە یاخود چارەسەری چۆنە؟ هەڵبەتە سروشتی گرفتە دەرونیەکان تاکو زیاتر لی بگەڕێ یاخود بیدێ دەستی کاتەوە بە تێپەڕبوونی کات بەرەو خراپتر ئەڕوات چارەسەرکردنیش قورسترە بێ. وەکو هەر نەخۆشێکی دیکەیە بۆ نمونەگەر لە سەرتاوە هەموو نەخۆشیەکان وایە ئەگەر زوو چارەسەر بکرێ ینی ئاسانتریشە بێت چارەسەرەکەی. ئا نەخۆشیە دەرونیەکانیش بە هەمان شێوەیە؟ بێگومان وەکو نەخۆشیە جەستەییەکان تاکو زووتر بە دوای چارەسەرا بگەڕێ باشترە بێ و چارەسەرەکەی کاتێکی کەمتری پێێتە. چونکە کەسێک کە دووچاری گرفتێکی دەرونیە بێتەوە بار هۆکارێک ئایا هۆکارەکەی جا ئەوە بێت کە کەسەکە خۆی ئاستی هۆشیاری نزمە ئاگادار نییە لەوەی کە دووچاری ئەو گرفتە بۆت و یاخود ئەوە پێوترە گرفتی دەرونی یاخود بە دوای هەندێک چارەسەری تری بەدیلە ئەگەڕێ لە بۆ نمونە پەنابردنە بەر گریمان لایەنی دینی ینی چارەسەرکردن لە ڕێگای ئەو شێوە باوەیەکە هەیە لە کۆمەلگایما تا ئێستا پەنابردنە بەر مەلاکان و دوعاکردنەوەوانە بارە هۆکارێک بێ کاتێک کە چارەسەر ئەوانە ئەتوانرێ بە چارەسەری دەرونی حساب بکرێت؟ هەرچەندە لەوانێ بڕیاردان حساس بێ لە ئەوە بابەتێکی تۆزێک با بڵین جیاواز و پێم وابێ قسەکردنی زیاتری لەسەرەوە بەڵام زۆر گرفتی دەرونی هەیە گرفتەکە زۆر ڕوونە چارەسەرەکەشی زۆر ڕوونە دیارەکە. باش ئێمە زۆر جابینی وانە لەوانەیە بەتایبەت لە خانمانە تووشی حاڵەتێکی دەرونیە بن دوای جارەی بنە لای مەلایەک یا شێخێک دارکاریەکی باشیەکات بەو پێ یاخود بەو هۆی کە ئەڵێ ئەمە جن چۆتە جەستێ ئەمانە تا چەند ڕاستن؟ ئەو بیرکردنە ئەو جۆرە بیرکردنەوانەی کە لە کۆمەلگا هەیە و یەکێک لەوانە ئەو لە بردنە قاڵبی دینیەوە گرفتەکان ئەو بێتە قاڵبی دینیەوە زۆر جار ئەبێتە ڕێگر لە بەردەم دروستبوونی پرۆسەیەکی تەندروستی چارەسەری دەرونیە. جا ئەو بیرکردنەوەانە چ لە لای خودی کەسەکە هەبێ ینی مەبەستم چییە بۆ نە کەسێک دووچاری گرفتێکی دەرونیە بێتەوە ناچێ بە دوای چارەسەری دروستا بگەڕێت چونکە زۆر جا پێی وایە کە ئەو حاڵەتەی بەسەری هاتووە لە بەرامبەر ئەو خراپانەیە کە لە ژیانی کردوەتی بۆ وەکو سزایە کە تووشی بووە یان زۆر جار کەسەکە ئەڵێ ئەمە لە چارەنووس و قەدەری منە کە دەبێت بەم شێوەیە بم بۆیە لێ ئەگەڕێم و ئەیدەمە دەست کاتەوە و هەروەها ئەو کەسانەی کە با بڵێن بەو شێوەیەش چارەسەر بیرکردنەوەی خەڵکی ئیستیغلالەکەن و بەو شێوەیە پەنا بۆ جۆرە چارەسەرابن ئەوە شەر یەکێکە لەو هۆکارە سەرەکیانەی کە ڕێگرە و بربەستە لە بەردەم بەرەو پێشچوونی چارەسەرێکی دەرونی تەندروست لە کۆمەلگاکانە. باشە زۆر جار ئەو گرفتە دەرونیانە ئەگەر کاتیش بێت درێژە پێ بدات سەرکێشێ بۆ خەمۆکی. چارەسەریەکانی خەمۆکی چییە؟ لە ئێستا تا چەند تاکی کوردی بە تایبەت ئێمە باسی
کۆمەڵگەی خۆمانەکەین گرفتارە بە خەمۆکیەوە. بەڵێ بگەڕێمەوە سەر و خاڵی کە لێکەوتە خراپەکانی دواخستنی ئەوەی کە چارەسەری دەرونی وەرگری کاتێک کەسەکە کە ناچێت بە دوای چارەسەری گونجاوە بگەڕێ بە تێپەڕبوونی کاتکە ئەو گرفتە کەڵەکە ئەبێ و زیاتر پاراسێنێت کاریگەری لەسەر ژیانی کەسەکە بێ کاریگەری بێ بەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی لەگەڵ خێزانەکەی لەگە کەسانی دەوروبەرە کاریگەریە بێ لەسەر پێرفۆرمانسی کەسەکە لە ئەرکەکانی ڕۆژانە جاچ خوێندن بێت کارکردن بێ بۆیە ئەو کاتە چارەسەرکردنی ئەو کۆمەڵە گرفتە زەحمەترە بێ وەگەڵ لەوەی کە لە سەرەتای دروستبوونی کێشەکە. یەکێک لە لێکەوتە خراپەکانی تریشی دواخستنی چارەسەر هەرەوە بوو کە وەکو جەناتان ئاماژەدان پێدا ئەوەیە کاتێکە کەسێک گرفتێکی دەرونی هەیە بەڵام بارۆ کارێک بێ دەستڕەسینی واتە دەستی ناگا بەوەی کە چارەسەرێکی گونجاو وەرگێ جا چ لە بەرنەبوونی یارمەتی پێویست بێ یاخۆ چ لەبەر زۆرجار لەبەر گریایی کەسەکە کەسایەتیەکەی خۆی پێی وایە کەسێکی گەورەی وەکو ئەو یاخود ئەوەنجە خۆی لە گەورە بینێت ئەویش کە گرفتێکی دیکەیە هەر بەلایەوە نەنگیە گەر بچێت دان بەو نەخۆشی خۆیان بنێت. بەڵێ قبول نەکردنی گرفتەکەش ئەوەش یەکێکە با بڵین لە هۆکارەکان جا بار هۆکارە بێ ئایا بە هۆکاری قبول نەکردنی بێ یاخود بە هۆکاری ستیگماکەی بێ کاتێک کەسەکە لەو حاڵەتە خۆی وەکو کەسێکە بینێتەوە کە هیچ کەسێکی لە دەور نییە هیچ کەسێک لی تێناگە هیچ کەسێک یارمەتی دەری نییە بۆیە بێگومان ئەم حاڵەتی هەستکردن بە تەنیاییش وردەودە سەرکێشێ بۆ خەمۆکی. باشە دەرەنجامەکانی خەمۆکی چین ئایا ئالوودەبوون بە مادە کحولیەکان بە مادە هۆشبەرەکان بە جگەرە کێشان یاخود بە هەر ڕەفتارێکی نادروست بێ هەمویان هۆکاری خەمۆکین؟ سەبارەت بە خەمۆکی بە شێوەیەکی گشتی ئەوەی کاتوانین بڵێنەوەی خەمۆکی زیاترە لەوەی لە هەستکردن بە بێتاقەتیەکی کاتی باو چونکە کاریگەری ڕاستەخۆی لەسەر چۆنیەتی بیرکردنەوەی کەسەکەیە دەربارەی خۆی و دەربارەی ژیان و دەربارەی کەسەکانی تریان کۆمەڵێک بیرۆکەی نادروستی ڕەشناو فەوتی بۆ دروستە بێ کە پێی وایە بۆ نمونە ئەو کەسێکی تەنهایە یاخۆت هیچ کەسێک ئەوی خۆش نایەوانە هۆکارەکانی زۆرن یان زۆر جار بەهۆی ڕوودانی ڕووداوێکی ناخۆ لە ژیانی کەسەکەوانە بەڵام دوا ئەو خەمۆکیە سەر کێشە بۆچی بەڵێ ئاڵوودەبوون بە مادەی هۆشبەر و مادە کوحولیەکان یەکێکە لەو با بڵین هەنگاوانەی کە کەسەکە وەکو کۆپینگ ستایلێکی نێگەتیڤ واتە وەکو چارەسەرێکی ناتەندروست بەکاری دێنێ بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە بەڵام لە کاتێکە ئەوەش دەبێتە هۆی ئاڵوودەبوون و جار دوای جار بە ڕێژەی بەکارێنانی دۆسی بەکارێنانی مادەی کوحولیەوانە زیاترە بێ بۆیە لەو لاوە گرفتێکی گەورەتر بۆ کەسەکە ئەتوانی بە یەک ڕستە چارەسەرێکی دەرونی یاخود ئارامکەرەوەیکی دەرونی بە بینەر و بیسەرەکان بدەیت سەبارەت بە خەمۆکی بە هەر شتێکە بۆ نمونە دەرونی هەر کەسێک ئارام کاتەوە ئەگەر هیچ کێشەیەکی دەرونیشی نەبێت ئەوەی کاتوانە بیڵێم ئەوەیە کە گرفتی دەرونی گرفتێکی شتێکی ئاساییە هیچ شەرمێک و نەنگیەکی تیانە و هەموو کەسێک لە ژیانە بۆ ئەگەر تەنانەت بۆ جارێکیش بێ بە گرفتی دەرونیە تێپەڕێ بۆ یەکەم هەنگاو قبولکردنیەتی و ئەگەڕانە بە دوای چارەسەرێکی زۆر سپاس بەڕێز ئەمیر عەبدوڵڵا سپاس بۆ زانیارەکە زۆر سپاس بۆ یاش